بەهۆی گۆڕانی وەرز و کەمی سەرما و بەفربارین لە وەرزی زستانی ئەمساڵ هاوشێوەی وەرزی بەهار لە ناوەڕاستی وەرزی زستاندا جۆرەها گیای بەهارە پێگەیشتووە و ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دەفرۆشرێن. پێگەیشتنی ئەم گیا بەهاریانە لە وەرزی زستاندا بۆتە هۆی ڕەخساندنی هەلی کار و سەرچاوەیەکی بژێوی بۆ ژمارەیەک هاوڵاتی تا لە ڕێگەی فرۆشتنی ئەم گیانەوە خەرجی ڕۆژانەیان دابین بکەن. ئێستا فەقیرەی ئەمە جۆزەویان هەنارە باشە 4 ڕۆژکەوارن گەڵامی و دێن شت دێن گۆزروان تۆرەکەی و ئەو شتەیە جۆزە مێوژە و ناخۆشی هەرە وەڵاوە تووری خۆمانەیە ئەوە سێوی بنعەرزی خۆمانەیە ئەوە کەلەرمی خۆمانەیە چ زۆرە وەڵا چی هەیە ئەوە کەور و کەرەوز هەیە ئەوەتانە کاهوو هەیە و ئەوەتانی ئەو ژنانە جێلاخە و مێلاخە هێنن و گۆزروانێ هێن و گۆزروان تۆڵەکە کنگر خەرتەلا پیچک مەنێ گرنگترین ئەو گیا بەهاریانن کە لەم وەرزی زستانەدا لە کوێستانەکانی هەرێمی کوردستان پێگەیشتووە و لە بازاڕەکان بۆ هاوڵاتیان بەردەستە. لە بواری تەندروستەکە زۆر مهمە بێ هەر بەلایمان نابیشێنەوە ئەم خوانانی زەیت و ڕۆن و ئەنە هەمووی خراپ و زەرەری بۆ ئینسان هەیە. ئەمە خۆماڵێ بڵێت سەوزە بە عەرەزی خۆبی خۆ هیچ ترسێکی نییە. نرخیش هەرزانە هەشتی هەرجی خواردنی خۆماڵی خۆمان هەمووی هەرزانە. یەکێک لەو بازاڕانی زۆرترین کات دانیشتوانی سلێمانی بە مەبەستی دەستکەوتنی بەرهەمەگیایەکان ڕووی دەدەکەن بازاری بەر بەلەدیەکەیە. بەو پێی تەواوی ئەو گیایانە لە نزیکترین کوێستانەکانی دەوروبەری شارەوە دەچنرێت و ڕاستەوخۆ دەهێنرێتە بازاڕەکە تا ئەوەی ساغ بکرێنەوە. داواکاری سەرەکی سەوزەفرۆشانی بەر بەلەدیەکەی شاری سلێمانی ئەوەیە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان و بەتایبەتی شارەوانی سلێمانی لیان گەڕێن وەکو لە ماوەی ڕابردوودا نەیان هێشتووە لەسەر شەقامی مەولەوی و تەنانەت بەر بەلەدیەکەش بەهۆی فشاری دوکاندارەکانەوە بە شێوەیەکی ئازادانە لە کاسبی خۆیان بەردەوام بن و بەو هۆیەوە گرفتی بژێوی ژیانیان بۆ دروست بووە. داواکارن لایەنە پەیوەندیدارەکان و دوکاندارەکانیش چیتر لەوەی کە هەیە فشار زیاتر نەخەنە سەریان تا ئەوەی چەنەها خانەوادا کە سەرچاوەکەیان لەو فرۆشتنی ئەو سەوزەواتەوەیە نەپوتێتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.